هەر بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی ئەنە زەعیم ببەیت من زەمانەت ئەکەم بە ماڵێک لە ناوەڕاستی بەهەشت بۆ کێ لمن ترك الكذب وإن كان مازحا بۆ کەسێ واز لە درۆ بێنێ ئەگەر بەگاڵتەشی بێ بۆیە برا ئەزیزەکانم ئاگاتان لە درۆ بێ والله زۆر بڵاوە درۆ هەر منداڵەکەی پەروەردە ئەکا بە درۆ پەروەردەیەکە فێری درۆیەکە ڕۆڵا ئاوا بکەی ئەو کوژم نایشی کوژێ ئاوا بکەی چاو دەرەکەم چاویشی دەرناکە ئاوا بکەی ئەوە بۆ ناکەم دواترەوەشی بۆەکە ئەمە درۆیە هەمووی درۆیە تۆ ئەو منداڵت فێری درۆ بکە خۆشت مردویت هەتا پێش ئەوەی بمری تاوانی درۆی ئەو منداڵە بۆ جەنابەت ئەنووسرێت دوایەوەی جەنابیشت مردی چوویتە ناو قەبر احتیاجی دوعایەکتە بەڵام نازانی پەیتا درۆی منداڵەکەت کە ئەو تۆ فێرت کردووە تازە دێ بۆ جەنابەت دێتە ناو قەبرەکەت منداڵەکەشی لە باوکیەوە فێربوو بێگومان ئەیشی منداڵەکانی هەر بە درۆ پەروەردەیەکە یەڵڵا تا خۆ ئەزانێت چەند پشتت درۆت بۆ ئەنووسرێت جەنابەت درۆیە بڵاوەکەیتەوە لە فەیسبووکەکەت تۆمەت بۆ مسلمانێک دائەنیت عەزیەتی مسلمانێک ئەدەی يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا بهتان بۆ مسلمانێکەکەیت فلان کافرە فلان جوولەکەیە فلان پیاوی جوولەکەیە فلان ئاوایە قڕ بەو سەرتا بە کەسێ بڵێ کافر بۆ خۆت کافر نەبێ بۆ خۆت ئەگەڕێتەوە خۆت بووی بە کافر قڕ بەو سەرتا فلان جوولەکەیە سیرەکەی جوولەکەش نییە داما بەقە دنیا لە خوا ترسێ ئێکێ بوو بە جوولەکە لە کۆتایی یا جەنابەت بووی بە جوولەکە فلان پیاوی ئەوەیە کی ئەیوانە بوو خۆت بووی بەوە کوڕە تۆزێ لە قیا قەبرە بترسە بیری ئەو زەلیلیەتت بکەوە کاتێ ئەشۆردرێی کەس نییە بێ بەهاناتەوە کەسی لەگەڵا نییە کاتێ بڵپەڕی داماوی ئەخرێتە ناو قەبرەکە و برا ئازیزەکەم لە پێناو چیە ئەم هەموو درۆەکەی لە پێناو چیە بڵاویەکەیتەوە خەیرێکە پێیە قورئانە حەدیثە نەسیحەتە بیکە بەڵام توخوا خەمی قەبرەکەت بێ تخوا خەمی ئەو هەموو مسلمانەش بێ بە بۆنی درۆکەی تۆ فێری درۆکەی جەنابەت بڵاوەکەنەوە خەمێکی مناڵەکانە بخۆ خەمێکی ئەو هەموو سزایی ئاگری جەهەنەم بخۆ نوێژ سوودی چییە کە بسووتەی بە ئاگری جەهەنەم نوێژ و ڕۆژوو سوودی چییە کە خوا قسە و لەگەڵانەکە لە قیامەت کە خوا پاکی نەکاتەوە لە تاوانەکانە کە خوا هەر سەیر و نەکا کە خوا لعنەتی لێ بکە بەخوا بە درۆکردن خوا لعنەتی لێ کاوەتە هەموو حەدیثەکان دوو وتار باسی درۆکەی نزیکەی 45 ئاەت و حەدیثمان لەسەر درۆ باس کردووە پایتر بترسین ئەم سیفەتە ناشرینە لە خۆمان بە دوور بخەین نە بە سوعبەت نە بە ڕاستی وریا بە درۆیە بەستە بۆ قیامەتت ئەمڕۆ درۆ بڵاوە بێتەوە درۆ ئەمێنێتەوە داوا لە خوای گەورەیەکەین یا ڕەبی خوای بمان پارێزە لە درۆزن خوای بمان پارێزە لە درۆکردن خوای